ملیۆنێک و 348,000 وەرەگر بۆ بە 500,000. ئێستا ژمارەیەک لە ئەفسەری خانشینی وەزارەتی پێشمەرگە هاتوونەتە بەردەمی بانکی خانشینی و گلەی ئەویان هەیە کە موچەکانیان نیوەونی و زیاتر لێبڕدراوە لە مانگەدا. منەچمە لای خۆیان کە بزانم گرفتیان چییە؟ سڵاوی لێبێ گرفتی ئێوە چێ داواکاریتان چێ کامڕاتون گربوونەتەوە؟ ئەم کۆمەڵە خەڵکەی کە ئەیبینی لێرە پێشمەرگەین ئێمە لە وەزارەتی پێشمەرگە خانە نشین کراوین ئەفسەرەکان بە پلەی جیاواز واتە لە نایب زابط و ڕئیس عوڕەفا و نایب عەریف وتیاتی حتاک و عەقید و نەقیب و مقدم و پلەکان بە جیاوازی ئەوەی هەمومانی شۆک کرد لەم وڵاتی بێسیستەمەیە ئەوە بوو کاتێک چوین موچەی مانگی یەک وەرگرین بەبێ گەڕانەوە بەبێ هیچ پێوەرێکی یاسایی موچەکانمان هەمووی بە یەک ئاست دیاری کراوە. ئەگەر تۆ موچەکەت ملیۆنێک و 200 بووە 500,000 وەرەگرت. ئەگەر موچەکە 950,000 بێ هەر 500 وەرەگرت. ئەگەر 760,000 بوو بێ هەر 500 واتە یعنی وەکو نازانم ئەگەر نەبێ بە کۆمیدیا وەکو بەربانی لاتوە بێ هەمومان بەیەکەوە بیکەینەوە. باشە تۆ نابێ بگەڕێتەوە بۆی بزانی ئەم ئەفسەرە بەڕێزە چەند ساڵ خزمەتیە لەوانەیە من 15 ساڵم خزمەتە بێ بەس ئەم بەڕێزە 26 ساڵی هەیە. تۆ چۆنی وەکو من تەعاملی لەگەڵاکەی ڕێک 500,000 هەیەتێ. دوای ئەوە بڕینی موچەی هەر کەسێک لە هەر بەڕێوەبەرایەتیەک لە هەر دام و دەستگایەکی حکومی کاتێک کە تۆ خانە نشین نەکرەی بەچی خانە نشین نەکرەی بە بڕگە و مادەی یاسایی کاتی خۆی بە من وتراوە بەم کۆمەڵە بەڕێزانەش وتراوە ئەفسەرانە ئەم پێشمەرگانە تۆ ئەتوانی خانە نشین ببی بە یاسای 38 ساڵی 2007 بڕی موچەکەت ئەوە نائەبێت. قەناعەتمان پێ کردو و خۆمان خانە نشین کردووە بە یاسا خانە نشین کراوین بە یاساش موچەکانمان دیاری کراوە. تۆ بێ ئەمڕۆ بێگەڕانەوە بۆ هیچ بڕگە و مادەیەکی یاسایی نەگەڕێتەوە بۆ پەرلەمان یاساکە هەموار نەکەیتەوە لە بەڕێوەبەرایەتیی گشتی خانە نشینیەوە بەلا موبالاتی بێ موچەکانمان ببڕی ئەمە ئەبێ ئیلا ئەو کەسەی ئەم لیستەی تەنزیم کردووە ئەم بەرپرسە ئەویشە بێ جواب باتەوە. ئێوە سەرجەمتان کراون بە 500,000 بەبی ئەوەی کە ڕەشای ساڵی خزمەت وازانم زۆر بە وازحی پێم وتی وتم بێگەڕانەوە بۆ ساڵانی خزمەتێ بێگەڕانەوە بۆ شەهادەکەت بێگەڕانەوە بۆ پلەکەت. باشە من نایب زابطێکی دەرەجا نایبم ممتازم ئەم بەڕێزە ئەفسەرە تۆ چۆنی وەکو من معاملەی لەگەڵاکەی من 20 ساڵم خزمەتە بۆ من 29 ساڵ خزمەتیە 32 ساڵ خزمەتیە چۆن بە هەمان پێوەراتی 500,000 هەیەتێ ئەمە لە کوێ دنیا ئەم شتایە. زۆر سپاس بۆ بەڕێز. دوای ئەوە شتێکی تر هەیە ئەم لێبڕینە لە کەناڵە فەزاییەکان بینیمان لە کەناڵە فەزاییەکان بە ڕاشکایی وتیان ئەم لێبڕینە تەنها دەڤەری سلێمانی گرتوتەوە. ئەمە منیش ئەڵێم ڕئیسی وەحدەی ئیداری ئەم شارە بەرپرسی دەستگای پێشمەرگە تۆ وەڵامی ئەم پرسیارەی دەستگاکانی ڕاگەیاندن بەرەوە. زۆر سپاس بۆ بەڕێزە. باشە بۆچی بە تەنها سلێمانی؟ وەڵی نازانم بۆچی بە تەنها سلێمانیە بەڵام ئێستا کێشەکە لەوەدا ئەوان هەڵ ساون یاسایەکی بەغایان هێناوە ئەنێ بەم یاسایی بەغا ببوونەوەە موچەی بنەڕەتی ئەفسەرێک لە بەغا زۆر جیاوازیە لەگەڵ موچەی بنەڕەتی ئەفسەر لە هەرێم زۆری فەرقا هەمان یاسایان بەکارهێناوە و موچەکان لە خوار 500 هیەمە هەمووی 360 لەم دەورەیە. جەنابە لە پێشمەرگە خانەشین بووی؟ بەڵێ ئەفسەرم. یاسایەکی تر هەیە ئەڵێ هەر کەسێک موچەکەی لە خوار 500,000ەوەیە بە مەقتوع بۆی بکرێ بە 500,000 ئیتر ئەمەیان بەکارێنەوە ئەمەش بەس بۆ سلێمانی بەکاراتۆ بۆ سلێمانیش تەنها بۆ ئەوانەی کە لەسەر دیوانی وەزارەتی پێشمەرگە و لیوەکانن. تۆ موچە لە چەندەوە کەم کرایەوە بۆ چەند؟ ملیۆنێک و 348,000 وەرەگر بۆ بە 500,000 27 ساڵ خزمەتم هەیە لە نازانم ئەمە بەچی یاسایە کراوە نازانم بۆ بە تەنها بۆ هەوە لە پێش من وەریگرتووە بە کاملی وەریگرتووە هەر لەگەڵ خۆما بووە بەڵام هی من وانە بوو هی ئەم وانە بووە هەبووە ئەڵێ
من کادری وەزارەتی داراییم بە پلەی ڕاید خانەنشین بووم سێرەکەین لەگەڵ ئێمە بە کامری وەریانگرتووە بەڵام ئەوانەی کە مزاحی بوون ئەوانەی کە داوامیان کردو و بە فعلی ئەمانە هەموو لیان بڕاوە. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کە جوویستی بوون ئەمان خانەنشینی وەزارەتی پێشمەرگەن کە ئەفسەر و لە باڵان ئەوەی کە هەبووە موچەی سەرجەمیان کراوە بە 500,000 و هەندێکیشان هەیە کە لە ئەفسەریان نەبووە دابەزێنراوە موچەکانیان بۆ خوار 500,000.